ئەمڕۆ سەمونی حەجەری ئامادەکەم پێویستم بە 3 پەرداخ ئاردا لەگەڵ خوێ. ئەکید خوێی مالای جزا بەکارێنم کە یەکێکە لە بەرهەمەکانی کاریاکار. یەک کەوچک خوێی تەیەکەم لەگەڵ کەوچکێک خومرە و کەوچکێک شەکر لە ناونیو پەرداخ ئاوا تێکەڵەکەم و بۆ ماوەی 5 دقە دایانم کە هەڵهات بەم شێوەیە ئەیکەمە ناو ئاردەکە و کەمێک ئاوی پێواکەم و جوانەی شێلم. هەویرەکە زۆر بە جوانیدا پۆشم و وازی لێنم بۆ ماوەی سەعاتێک تا بە جوانی هەڵیە. دواتر بەم شێوەیە سەمونەکانی یەک ئامادەکەم و بۆ ماوەی نیو سەعات دایانم تا بە جوانی هەڵیەتەوە. دواتر کەمێک پانیەکەمەوە و ئاو ئەرتێکەڵەکەم و ئەیەم لە ڕووی سەمونەکە و کەمێک کونجی پێواکەم. بۆ جاری دووەم دایانێمەوە تا کەمێکی تر هەڵبێتەوە. دواتر ئەیکەمە ناو فڕنەوە تا بە جوانی ئەبرژێت و ئامادێ. دەمێکە یارکەنا پرسێ لە حاڵی عاشقی